لا بەرامبەر بێڕێزی و سوکایەتیکردنی باپیرۆزیەکانی ئیسلام و کەسایەتی سەرکردەی موسڵمانان، سوڵتان سڵاح الدینی ئەیوبی، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان، سکاڵای یاسایی لە بەرامبەر لوقمان حاجی کەریم کە بە پیر لوقمان خۆی ناساندووە وەک کەسایەتیەکی ئاینی زەردەشتی ناوی دەهێنرێت تۆمار کرد. هەتا دوایەوە ئاینی ڕەش و بتپەرستی ئیسلام هاتووە. دوای ئەوەی لە چەند گرتەیەکی ڤیدیۆیی لوقمان حاجی کەریم کە خۆی بە پیری زەردەشتیەکان ناوبردووە و بێڕێزی بەرامبەر باپیرۆزیەکانی ئیسلام و سەرکردەی موسڵمانانی کورد سوڵتان سڵاح الدینی ئەیوبی کرد، ئەو ڕووداوە کاردانەوەی فراوانی لێکەوتەوە و زۆرینەی هاوڵاتیان نوێ ڕایڕەتکردنەوەی تۆمەتەکان خوازیاریش بوون یاسا ڕێگری بکات لە دووبارەبوونەوەی ئەو جۆرە تەشهیر و سوکایەتیانەی باپیرۆزیەکانی گەلێکی زۆرینە موسڵمان دەکرێت. سکاڵای یاساییمان دژ بە برادێک کە بە ناوی لوقمان حاجی کەریمە خۆی پێپیری زەردەشتیەکانە، دیارە زەردەشتەکانیش بە شێوەیەکی فەرمی وەڵامیان داوەتەوە کە ئەوە نوێنەراتی ئێمە ناکە و پیریش نییە. ئەو تۆمەتانە و ئەو قسە ناڕەوانەی بەرامبەر بە ئیسلام کردووە و لە هەمان کاتیشدا پێڕێزێکی زۆری بەرامبەر بە سەرکردەی گەورەی ئیسلام کە سەلاح الدین ئەیوبی کردووە کە پیاوێکی گەورە بوو، بەڕاستی کوردێکی جوامێر بوو، بە شەهامەت بووە لە کاتی خۆیدا و سەری کوردی بەڕاستی بە ئیسلام بەرز کردوێتەوە و سەری ئیسلامیشی بە کورد بەرز کردووە لە کاتی خۆیدا. بۆیە ئێمە بە مافی خۆمانمانزانیوە کە سکاڵای یاسایی دەست بجوڵێنی. لای خۆشیەوە سەرۆکی داواکاری گشتی دەڵێت تاکو ئێستا لەسەر ئەو بێڕێزیانەی بەرامبەر ئیسلام و سەرکردەی کورد لەلایەن لوقمان حاجی کەریمەوە کراوە، دوو سکاڵا لای ئەوان تۆمار کراوە و ئەوان لە داهاتوودا دەست دەکەن با جێبەجێکردنی هەنگاوە یاساییەکانیان. نووسراوی تریشمان بواتوە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان، بڕیارمان داوە بە تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەو کەسەی کە ناوی لوقمان کەریمە کە هەڵساوە بە ئیهانەکردنی مقدساتی ئیسلامی. ئەمە طبعاً ئەکەوێتە ژێر ڕکێفی سزای یاسایی. ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان وەکو سەرۆکایەتی داواکاری گشتی وەردەگرین لە دژی ئەو کەسەی کە ئەم کاری کردووە کە ناوی لە خۆی ناوە پیر لوقمان. زۆرینەی دانیشتوانی هەرێمی کوردستان موسڵمانن و بریندارکردنی هەست و شوعوری ئەوان جگەلەوەی پێشەلکردنی ئاشکرای یاسا بەرکارەکان و دەستدرێژیە بۆ سەر پیرۆزەکانیان هاوکات فاکتەرێکیشە بۆ ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی و هەڕەشەیەکی جددیشە لەسەر ئەو پێکەوە ژیانە ئاشتیانەی لە نێوان پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا بەرقەرارە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.